ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕۆژحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیالۆگ. ئازیزان، سەرۆکۆماری ئەمریکا دۆناڵد ترامپ پێش لەوەی ببێ بە سەرۆکۆمار هەر لە دەورانی کێبڕکەی هەڵبژاردندا هەڕەشەی زۆری ئەکرد لە چین و هەروەها لە وڵاتانی تر. هەڕەشەوەیە کرد کە بەدانانی باج لەسەر ئەو کاڵانەی کە هەنادەی ئەمریکا ئەکرێت ئێوێ هاوسەنگی هێز بە قازانجی ئەمریکا دیسان بباتە سەرەوە و بۆ خۆی پێیوا بوو کەوا بێ بەوەی کە هەلی کار لە ئەمریکا زیاتر ئەبێت و خەڵک بەجێگەی وەی شتومەکی وڵاتانی کە بکڕن یا بە تایبەت چین شتومەکی ئەمریکی ئەسێنن و ئەوە بێ بۆەوەی کە هەلی کار زیاتر بێت و وەزیەتی ئابووری ئەمریکا شەباتە سەرەوە. دوای هاتن سەرکاری دۆناڵد ترامپ ئەو بڕیارانەوە دایبووی هاتە جێبەجێکردن و باجێکی هێزگار قورسی خستە سەر وڵاتی چین کە ئێستا 45% و چینیش 125 بردە سەرەوە لە وڵاتانی تریش وەکو کانادا، مێکزیک، وڵاتانی ئوروپایی و لە ئەو نەخشەی وادای نابوو یا ئەو شتانە و لیستە وادای نابوو لەوێ تقریبا نەتوانم بڵێم حتا قوتبی جنوبیشی گرتەوە. لەسەرم بابەتە کاردانەوەی ئەم سیاسەتەی ئابووری دەوڵەتی ئەمریکا داوتمان کردووە لە بەڕێز دکتۆر ماتەسەمی تاتایی پسپۆڕی ئابووری. کاک ماتەسەم گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. کاکەجان زۆر سپاس، سڵاو و ڕێزی زۆر بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. زۆر سپاس. کاک ماتەسەم، ئێوە پێشتر لەسەرم بابەتە هەم شتان نووسیوە هەم چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنیتان بووە. پێتان وایە کە ئەوەی وا دەوڵەتی ترامپ ئەیکات تقریبا گۆڕینی ئەو نەزمی نوینەیە کە پێشتر لە بازاری ئازادا خۆیان ناسراوە و پێتان وایە ئەمە تایبەتیە و تا ئەندازەیەکیش باسی ئەوە کراوە کە حتا دموکراتەکانیش لە ئایندەیش ئەگەر بێنە سەرکار هەر ئەو نەوع سیاسەتە ئەبەنە پێشەوە. بەڵام بینی ناڕزایەتی هێزگار زۆر لە ناو ئەمریکا هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن سەرمایەداران و وانەی وە هێزی سەرەکین هاتووتە ئاراوە. پێم خۆشە ئەوڵ و ئەسان هەر پێم بڵێ ئەمە هەدەفی ترامپ چییە لەم نەوع سیاسەتی ئابووریەوە ئێستا دایناوە جا دوای چینە سەر پرسیارەکان. ئەم شتێک کە ئێوە خۆشتان شارەتان پێکرد هاتێتە پێش ناچمە سەر ئەم خاڵانی کە خۆتان لێرە ئاماژتان پێکرد. ئەمە شتێکە کە ئەم دەوڵەتی ترامپ هێناوێتە پێش و ئەمەی کردووە بە یەکێ لە مهمترین سیاسەتهای ئابووری ئەم دەورەی خۆی. ئەمە هەدەفێک تاقی بکات، هەدەفەکەیش ئەوەیە کە ئەساسەن ئەگەر بکرێت ئەمریکا ئیتر ئەو وڵاتە نەبێت کە یارمەتی دەربێت بۆ وڵاتانی دیگە مەسەڵەن وەکو وڵاتی چین یا وڵاتێکی دیکە کە بتوانن گەشەی ئابووریی زۆرتریان هەبێت لە خودی ئەمریکا. ئەم دەوڵەتی نوێی ئەمریکا پێی وایە لە تەریقی دامەزراندنی تعرفەهای گومرکیۆ ئەتوانێت بەر بەم پرۆسەکە لە 40 ساڵی ڕابردووە هاتووەتە پێش بگرێت. ئەوان پێیان وایە لە 40 ساڵی ڕابردووە سیاسەتهای ئابووری ئەمریکا بووەتە هۆی ئەوەی کە ڕەقیبەکانی ئەمریکا دەسەڵاتێکی زۆرتر پەیدا بکەن، لە باری ئابووریۆ گەشێکی زۆرتر بکەن. ئێستا کاتی ئەوە گەیشتەکە کە بەر بەم پرۆسە بگیرێ بۆ ئەوەی کە ئەمریکا زەرەری کردە و ئەو وڵاتانە قازانجیان کردە. بەنابەرین ئەم پیوایەکە
کاتێک ئەم سیاستانە بە تایبەت لە سەرەتای دەستپێکردنی بیرروبۆچوونی نیولیبرالیزمە لەواقع لە ئەوایلی ساڵەکانی 1970 بەمداوە وڵاتانی غەربی بە تایبەت ئەمریکا ئەو سیاستانیان بردە پێش ئەمانە بوونەتەوە هۆی ئەوەی کە لە بەرێکۆ ئەو کار و فعالیەتە اقتصادیانەی کە لە ئەمریکا بوو ئەوانە لە ئەمریکا نەمێنێ بچێ بۆ وڵاتانی دیکە بە تایبەت بچێ بۆ خاوەری دوور بچێ بۆ وڵاتێکی وەکو چین لە ئەوەزە ئەو وڵاتانە توانی بیانە گەشەیەکی زۆرتر بکەن ئەگەر تووشای شتەکە بکەین ئەبینین کە بە پێی هەڵسەنگاندنی ئەمان ئەمریکا زەرری کردە کارێکی زۆر چووە بۆ ئەو وڵاتانە کار هەتا هاتووە لە وڵاتی ئەمریکا کەمی کردە بەنابەرئین ئێستا ئەمان پیان وایە کاتی ئەوە گەیشتە کە ئەم پرۆسە بەرعەکسەوە بکرێت ڕاستەکە زانگەرەکە ئەوەی کە هاتەتە پێش ئەویش ئەوەیە کە ئەمە بیرروبۆچوونێکە ئەمان بەم شێوە قسەی لەسەرەکە منتەها ئەم بیرروبۆچوونە لەسەر مەجموعەیە شت سوارە کە توانین لەم بەرنامە قسەی لەسەر بکەین بە جزئیاتێکی زۆرترەوە بە نەزەر ئەگا ئەم بیرروبۆچوونە شکاڵاتی جدی هەیە و لەم یەک هەفتەی ڕابردووشە ئەمە دەرکەوتە بۆ زۆر کەس بۆ ئاوری ناسەکان بۆ بازار بۆ شرکەتەکان و بۆ زۆر شوێنی دیکە کە ئەم بیرروبۆچوونە بناغەیەکی لەباری بیرروبۆچوون و غەڵەتی هەیە بەنابەرئین ئەلعانەکە خودی دەوڵەتی ترامپ تووشی ئشکاڵاتی یەکجار زۆر جدی بووە کاتوانین شاری پێ بکەین بەرنامە بەڵام منتەقێکیشی تا ئەندازەیەک تیا بوو ئەوەی پێشوو منتەقەکە لە نظر سەرمایەداریەوە ئەڵێمێنی لە نظر خودی ئەو سیستمەی کە پێشتر بەڕێوە چوو ئەویشەوە بوو ئەگەر مەسەلەن هەندێک بەرهەمهێنان ئەگوازرایەوە بۆ بڵێک بڕێک لە وڵاتەکان بە تایبەت چین و یا وڵاتانی تر بۆ کارەسەریکەکەیەوە بوو کە هێزی کار زۆر هەرزانتر بوو یعنی ئەوە لە زاویەی ئەوانەی وایان ویست قازانجێکی زیاتر بکەن خۆ بە قازانجیان بوو ئێستا ئەگەر قەولوا بێ ئەو هێزی کارە بکەڕێتەوە بۆ ئەمریکا ڕواتی کەهایەکیشی لە هەواڵەکانان نیشان داوە ئەوان ئاستی داخوازیەکانیان بۆ مەسەلەی موچە و بۆ حقوقەکانیان زۆر لەسەرترەوەیە ناتوانێت ئەو جۆرەوە ئەوان بۆ خۆیانەگەر حتا بڵێن سەرکەوتوش بێتەوە بۆ ئەمریکا ئەوەیە بڕێک لە کاڵاکان مەسەلەن تیکەهایەکی لە وڵاتێکی تر دروستە کرێ لەعانە و کێشێکی گەورەی دروست کردە چەندێک ئەم خەریکە ئەو منتەقاشکێنێ ئەو شتەی وە وەکو منتەقی ئێسلاح هەرە و نیۆلیبرالیزمە بوو خەریکە لە یەکی دابسترێنێت بەڵێ منتەقی لەواقع سیاست هایەکە کە بیرروبۆچوونی نیۆلیبرالیزم لە ئاخری هەفتاکانە لە ئەوایلی هەشتاکانە هاتە پێشنهادی کرد و لەواقع ئەو سیاستانە بوون بە سیاسەتی گشتی وڵاتێکی وەکو ئەمریکا ئەم سیاستانە یەکێ لە پایەکانی گەشەپێدانی مەسەلەی گلۆبالیزیشن گلۆبالیزیشن ئەتوانین بە شێوەهای جۆر بەجۆر تعریفی بکەیت بەڵام ئەگەر بکەوێت تعریفێکی ئابووری ناسانەی بکەیت بەڕاستی گلۆبالیزیشن معناکەی یەک شتە ئەویش دروستکردنی بازاری کاری جیهانیە یعنی بازاری کار ئەم جارەکانی ئەگەر تۆ شرکەتێکی دەتەوێت تەولیدێک بکەیت ئیتر پێویست ناکە لەسەر تەنها کرێکارانی وڵاتەکەی خۆت لەواقع حەساو بکەیت ئەتوانی لەسەر کرێکاری هەموو دنیا حەساو بکەیت ئەو وەختە لەواقع دروستکردنی بازاری کارێکی جیهانی هەدەفێکی ئەساسی بیرروبۆچوونی
نیولیبرالیستەکان بوو. ئەمە معناکەی ئەوە بووە کە ئەگەر هەدەف تەولید ئەبێ بچێ بۆ ئەو شوێنەی کە نیروی کاری هەرزانی تێرە. ئەگەر لە چین نیروی کاری هەرزان هەیە بچێ بۆ چین، ئەگەر لە ڤیەتنام نیروی کاری هەرزان هەیە بچێ بۆ ڤیەتنام. ئەمە لە ئەوایلی هەشتاکانە بەڕێوە چووە هەتاکو ساڵی 2008 ئەم بیر و بۆچوونە بە هاتنە پێشی بحرانی گەورەی ساڵی 2008 تووشی کێشە بووە. بەنابەرئین بەڵام ئەگەر تووشای ئەم دەورە ئەەکەی ئەو شتێک کە ئەتفاق کەوتە ئەمیش ئەوەیە کە دەوڵەمەند لە وڵاتانی غەربیە دەوڵەمەندتر بوونەتەوە، دەوڵەمەند لە وڵاتانی شەرقیە دەوڵەمەندتر بوونەتەوە، هەروەها خەڵکی خواروی جامعەی وڵاتانی شەرقی وەزعیان باشتر بووە، بەو نسبەتە خەڵکی خواروی جەوامعی غەربی وەزعیان بەرەو خراپی ڕۆیشتووە. ئەمە نەتیجەی بێ ئەمراو ئەولای سیاسەتهای نیولیبرالیستیە. دیارە ئەمە تێۆریهای اقتصادیشی لە پشت خەوتووە. یەکێ لەو تێئۆریانە ئەوەیە کە پەرەپێدان بە مراودەی تیجاری لە بینی وڵاتەکانە ئەبێتە گەشەی هەردوو وڵاتەکە کە پێکەوە مراودەی تیجاری ئەەکەن، هەم ئەوەی کە دەرحاڵ اقتصادێکی باشتری هەیە، هەم ئەوەی کە اقتصادێکی بەنسبەت زەعیفتری هەیە، ئەگەر بێن و پێکەوە واردی مراودەی تجاری بن ئەتوانێت بە قازانجی هەردووکیان بێت. ئەمە لە بەعزە شوێنێکە وا بووە، لە بەعزە شوێنێکە کاری کردە، ئەمە دروستە، لە بەعزە شوێنێکیشە بەڕاستی بەرعەکسەکەی بووە و بووەتە هۆی ئەوەی کە مشکلاتێکی جدی بە تایبەت بۆ ئەو وڵاتانەی کە وەزن ئابوورێکی باشیان نەبووە دروست بکات. بەڵام ئەگەر تمشای نەتایجی ئەوەی کە هاتتە پێشوو لە ماوەی 45 ساڵ 50 ساڵی ڕابردووە، بە تایبەت لەو کاتەوە کە ئیتر وڵاتی چین وەسڵ بووە بە اقتصادی جەهانی، ئێمە ئەتوانین بڵێن کە وڵاتی چین توانیەتی لەم وەزعیەتە ئیستفادەیەکی زۆر گەورە بکات وە خۆی بگەێنێ بە ڕادەیە کە ئەو ڕۆکانی وڵاتی چین دوومین اقتصادی گەورەی ئەمڕۆی دنیاە. جا ئالەم ڕوانگاوە ئەم بەشە لە قەدەر قودرەتی لە ئەمریکا پیان وایە کە ئەم پرۆسەیە کە دەبێت بگۆڕدرێت. ئەوان پیان وایە ئەبێ ئەم کارانەی کە لەواقع لە وڵاتی چینە دروست بووە بووەتە هۆی ئەوەی کە وڵاتی چین بتوانێت کەشێکی ئابووری ئابەم شێوە بکە، ئەبێ بەر بەم پرۆسە بگیرێ کە ئەم بەر بەم پرۆسە گیرانە ڕاستەکەتان دەرەکە بە بڕوای من بە هیچ جۆرێک بەم شێوەی کە دەوڵەتی ترامپ بۆی بچێ تۆ ناتوانیت بەر بەم پرۆسە بگری و ئەم پرۆسەیەکە کە ئەگەر هاتی لە تەریقی دانانی تعرفەی گومرکیۆ بتوانی بەر بەم پرۆسە بگری، ئەم پرۆسە بەری پێ ناگیریە و نەتیجەکەی نەتیجەیەکی منفیە بۆ خودی ئەمریکا، هەروەکو ئەم چەند ڕۆژەیش ئەمە بە ڕۆشنی هاتەتە پێش. بەڵام کاک ماتەسەم هەر پێش لەوەی کە ترامپ بێتە سەرکار، وڵاتانی ئوروپایی تعرفەی لە هەرو باجی گومرکیان لەسەر چین بۆ ئۆتۆمۆبیلی کارەبایی یا ئێلکترۆنیکی دانا، چونکی ئەو ئۆتۆمبیلانن زۆر هەرزانتر بوون و بەپێی ئەو بڕیارنامانەی وا لە پاریس لەسەر ژینگەدرا بەشێکی زۆر لە وڵاتەکان مەسەن بۆ نمونە لە وڵاتی سوێد دایناوە ساڵی 2035 تقریباً شارەکان ببن بە بەکارهێنانی سوختی ئەوەی وا پێڵێن فۆسیل، ئەوەی وا بنزین و نەوت و ئەلوانەیە، ئەوانە ئەسڵەن هەر لە بین بچێت و هەموو شتێک ببێ بە ئەوەی کە توانێ محیتی زیستیا ژینگە پارێزێت لە بەرچاو بگرن. هەر ئەوان پێشتریش بۆ خۆیان ئەوانی شەو کاریان کرده بوو، یعنی پێش لە ترامپ ئەوانی شەو تعرفیان داناوە،
ئێستا کە ئەم مەسەلە هاتووەتە پێشەوە من لە هەواڵەکان بیستم ئەڵێن جا ئەگەر ئاوا بێت ئێمە ئەمریکا ئەوەندە شارمان بۆ بێنێ ئەمە زیاتر بازارەکانمان بۆ چی نەکەینەوە ئەمە چۆنە ئایا بنەخەرە هاواهەنگیەکی پێشتریش بووە یعنی وانی هەر مەسەلەکە ترامپ بووێ بەڕاستی چین ێزگار لێز بووە اقتصادی دنیای بەسەر دەسەڵاتی بەسەر هەموو ئابووری دنیا پیا کردو ئێستا بەڵێ نکتەیەکە لە ڕابطە لەگەڵ بەشی ئەوەڵی پرسیارەکەتان هەیە ئەویشەوەی کە بۆچی وڵاتانی ئەوروپایی تعریفەی گومرکیان لەسەر ماشینی چینی دانا بیرروبۆچوونێک هەیە بیرروبۆچوونەکەش غەڵەت نییە بەڕاستی ئەویشەوەیە کە ئەم ئەنازەکە وڵاتی چین ئەتوانێت ماشینهای ئەلکترۆنیک بە هەرزان تەولید بکە دەلایلێکی هەیە دەلایلەکەش ئەوەیە کە ئەساسەن ئەو شرکەتانی کە ئەم ماشینانی تەولید دەکەن یارمەتیەکی زۆر تایبەتیان لەلایەن دەوڵەتی چینۆ پێ ئەکرێت و ئەم بیرروبۆچوونە هەیە لە ناو وڵاتانی ئەوروپایی هەروەها لە خودی ئەمریکاش ئەم بیرروبۆچوونە هەیە کە یارمەتیدان بە ئەم شرکەتانە بۆتە خۆی ئەوەی کە ئەم ماشینانە ئاوا بە هەرزانی تەولید بکرێت ئەمان پیان وایە ئەم شێوە لە واقع عملکرد لە بازاڕا شێوە عملکردێکی غەڵەتە و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ماشینانە بە هەرزانتر تەولید بێت و وەختێک ئەو ماشینانە بە هەرزانتر تەولید بوو بازاڕەکە ئەبێ بە بازاری ئەو جۆرە شرکەتانە کە بتوان ماشینەکانیان زۆرتر و زۆرتر بفرۆشن بەنابەرئین ئەمە ڕێگا بۆ فرۆشی ماشینهای ئەوروپایی وەکو ماشینهای ئاڵمانی ئینگلیسی یا هەروەها ماشینهای فەڕەنسەوی زۆر زۆر کەمترۆ ئەکاتۆ لە نەتیجا ئەوروپای متحید هاتێتە سەر ئەو باوەڕە کە ئەبێ تعریفەی گومرکی لەسەر ئەم جۆرە هەڵسوکەوتەی دەوڵەتی چین دابنرێ بۆ ئەوەی کە لە واقع ئەم ڕقابەتە بتوانێت بێ بە ڕقابەتێکی باشتر نەلەو ئەیکارانەکە بەڕێوە ئەچێت ئەم بیرروبۆچوونە پێشتر دەستی پێکردووە قسەکەی ئێوە کامڵەن دروستە ئەلعانیش لە واقع ئەم بیرروبۆچوونە هەیە منتەها لەو ڕۆژەوە کە دەوڵەتی ترامپ هاتێتە پێشوو ئەم تعریفە گومرکیانەی لەسەر چین لەسەر وڵاتانی ئەوروپایی لەسەر باقی دنیا داناوە نەوعێک هەماهەنگی بە نەزەر ئەگا لە سەتحی جەهانیە خەریکە دروست ئەبێ بۆ ئەوەی کە لە مەقابڵی ئەم سیاسەتانەی دەوڵەتی ئەمریکا بتوانرێ بە شێوەیەکی متحد ئەم وڵاتانە پێکەوە لە مەقابڵیا بوێسن ئەلعان قسە لەسەر ئەوەیە کە ئەوروپا لە فکرایە کە بتوانێت بە شێوەیەکی متحد لە واقع لەگەڵ ئەمریکا بەرخورد بکە مەجموعەیە کۆبوونەوە کە لە نێوان وەزیرانی دارایی وڵاتانی ئەوروپاییە ئەم ماوە کراوە زۆرتر هەدەفەکە ئەوەیە کە بتوانێت ئیتحادێکی زۆرتر لە ناو وڵاتانی ئەوروپاییە بەوجود بێنێ ئەمە لەلایەکی تریشۆ هەدەفەکە ئەوەیە کە بتوان ئەمان لەگەڵ وڵاتێکی وەکو چین وڵاتێکی وەکو ئیندوستان وڵاتێکی تر وڵاتانی تری ئاسیای جنوبی شەرقی بتوان هەماهەنگیەکی زۆرتر بەوجود بێرن بۆ ئەوەی کە بتوانن ئەم مشکلەی تجاریە کە ئەمریکا دروستی کردە تەسیراتەکەی لەسەر خۆیان کەم و کەمترۆ بکەن لە واقع بە نەزەر ئەگا ئێمە بەرەو اتحادێکی نەتەنها اقتصادی لەم بابەتۆ لە بینی ئەم وڵاتانە ئەڕۆین بە نەزەر ئەگا خەریکین بەرەو اتحادێکی سیاسیش هەر ئەڕۆین کە بتوانێ بەر بە ئەم نەوعا قەدەر قودرەتی کە ئەمریکا و دەوڵەتی ترامپ خەریکە ئەیکا بەر بەوە بگیرێت جا ئەتوانم کاری وا بکەن مەبەستمەوەیە ئەمریکا بۆ خۆی 20% هەموو ئابووری دنیای لەژێر دەستایە وازان زیاتری شەڕقەمەکەی لەبێلەوە زیاتر بەشاد دقیق نەبلوباوتەوە هەر ئەو بشێویە کە ئاوا دروست بووە هیچ وڵاتێک نەیەتوانی کارێکی ئابۆ سوورەتە بکات حتا ئەوەی وایەوە باسان کرد 2008 ئەو ڕووداوای 2000 قەیرانی ئابووریە لە ئەمریکاوە لە بینا و لە مەسلەی
بانکەکانەوە دەستی پێکرد. ئمە بەسمەوەیە وڵاتێک بەو هەموو هێزەوە ئایا ئەکرێ وڵاتەکانی تر بە نوعێک فشاری بۆ بێنن کە پاشەکشێ بکات؟ بەڵێ ئەگەر ئیجازە بەی بابشینە ناو وردەکاری ئەم پرسیارەتان پرسیارێکی بە نظری من زۆر گرنگە لەوانەیە جێ خۆی بێ کە بە وردی جوای ئەم پرسیارە بدرێتەوە بەڕاستی. ئەمە کە وڵاتی ئەمریکا وڵاتێکی گەورەیە لەباری ئابووریۆ هیچ قسێکیان نیە. بە دوو ئامارمان هەیە ئێمە ئەگەر ئەمانە مقایسە بکەیت پێکەوە ئەمە زۆر بەڕۆشنی دەرەکەوێت. ئەم شتێکە ئێمە پێژین تەولیدی ناخالصی جیهانی تەولیدی ناخالصی جیهانی شتێکە لە دەوروبەری 100 تا 110 تریلیۆن دلار لە ساڵە. ئەم تەولیدی ناخالصی جیهانیە 27 تریلیۆن دلاری ئەمریکا دروستیەکە. ئەمە معنای ئەوەیە کە وەزنی اقتصادی ئەمریکا لە اقتصادی جیهانیە شتێکە لە 1/5 زۆرتر، یعنی 1/5 لە اقتصادی دنیا هی اقتصادی ئەمریکا. وەزنی ئەمریکا لە اقتصادی جیهانیە یەکجار قورسە. هەر اتفاقێک لە ئەمریکا بکەوێت ئەتوانێت تەسیراتی زۆر ئەبیق لە باقی وڵاتانی تری دنیاشدا بنێ بە باش یا بە خراپ. ئەمە لەوا قسێک نییە. منتها وەزعیەتێک کاتەتە بەرەوە کە ئەم وەزعیەتە جێگای سەرنجە و بە نەزەر ئەگات کە ئەم دەوڵەتی ترامپە لەم بابەتۆ تووشی ئیشتباهاتێکی یەکجار زۆر گەورە بووە. ئیشتباهەکان ئالێرۆ دەست پێەکە. شتێک هەیە لە رابطە لەگەڵ ئەمریکا ئەبێ ئالێرۆ لەواقع ئالێرا ئیشارەی پێ بکرێ کە شتێکی یەکجار زۆر گرنگە. ئەویش ئەوەیە کە ئەمریکا پۆڵێکی هەیە. ئەم پۆڵە دۆلارە. دۆلار اقتصاددانەکان پیئێژن دۆلاری دەمبە پێکەنین، یعنی پۆڵێکە کە هەمیشە پێ ئەکەنێ. دۆلار هەمیشە وا بووە تا ئێستا هەمیشە پێکەنیە. ئەمە معناکەی چییە؟ ئەمە معناکەی ئەوەیە کە وەختێکە وڵاتی ئەمریکا گەشەی ئابووری کردە، اقتصادەکەی بەرەو پێش چووە، دۆلار گران بووە، دۆلار گەشەی کردە. ئەگەر تمشای ئەم دەورەی ئاخرە بکەین بە تایبەت لە دوای کۆڕۆنا بەمراوە، اقتصادی ئەمریکا باشترین اقتصادی دنیا بووە ئەم ماوە دوای کۆڕۆنا. لە اقتصادی ئوروپا زۆر باشتر بووە، لە اقتصادی چین زۆر باشتر بووە و بەم دەلیلە ئەبینین کە ئەم دەورە دۆلار قیمەتەکەی زۆر چووەتە سەر. ئەمە لایەتر ئەوەیە کە هەر کاتێک بە پێی ئەم تەجربە تاریخیە کە وجودی هەیە، هەر کاتێک اقتصادی جیهانی بەرەو خراپی ڕۆیشتوو بێت، ئەمە بووەتە هۆی ئەوەی کە خەڵک هەوڵەکەیان ئەوە بێکە ئەگەر لە شوێنێک سەرمایە گوزاریان کردە، لەو سەرمایە گوزاریە بێنە دەرەوە، پوڵەکەیان ببەن بۆ ئەمریکا، ئەوراقی قەرزەی بەهاداری دەوڵەتی ئەمریکا بکەن. بۆچی؟ بە خاتری ئەوەی کە ئەوراقی قەرزەی بەهاداری دەوڵەتی ئەمریکا جزبی مطمئنترین سەرمایە گوزاریەکان بووە هەتاکو ئێستا. حاڵەتێکی بووە هەر وەکو تەڵا. وەختێکە وەخت وەزی اقتصاد خراپەوێ، تۆ ئەچی بۆ لای ئەو شوێنانەی کە بتوانێت تۆ زەرمەند نەبی، ڕوەکەیتە ئەوانە. دانەیەکیان تەڵایە، دانەیەکیشیان لە پەنای تەڵا ئەوراقی قەرزەی بەهاداری دەوڵەتی ئەمریکا بووە. بەنابەرئین هەر کاتێک اقتصاد بەرەو خراپی ڕۆیشتە، خەڵک هەوڵی داوە کە بچێت ئەم ئەوراقا بسێنێت وەکو جێگایەکی متمانە و بێترس بۆ ئەوەی کە بتوانێت ئەرزشی پوڵەکەی خۆی ڕابگرێت. ئەمە خۆی ئەرزشی ئەمە خۆی تەقازای بۆ دۆلاری ئەمریکایی هەمیشە زۆر کردە لەو کاتانە. بەنابەرئین لەو کاتانێشی کە اقتصادی جیهانی بەرەو خراپی ڕۆیشتە،
هەمیشە دولاری ئەمریکایی گەشەی کردە بەهۆی ئەم دەرخاستە تایبەتیۆ کە ئاماژەم پێکرد. ئەمە ڕەوتێ بووە هەتاکو ئێستا چوەتە پێش. بەڵام ئەم ڕەوتە لەو ڕۆژۆکە ترامپ هاتە ئەم تعریفە گومرکیانە لەسەر دنیا لەم لیستا کە پێشکەشی کرد لە باخی کاخی سپیدا نیشانیدا کە چ تعریفێک لەسەر کوێر لەسەر چی دانێ، لەو ڕۆژە بەولاوە ئەبینین کە پرۆسەکە وانە بووە. پرۆسەکە چییە؟ پرۆسەکە ئەوەیە کە بە شدەت تەقازا بۆ ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی هاتەتە خوار. لە واقع قیمەتی ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی هەتا هاتە کەمی کردە لەو ڕۆژە بەولاوە. بەپێی ئەو خەبەرانەی کە هەیە، بەپێی ئەو کەسانەی کە شارەزای وەزعەکەن و لەم بابەتۆ شتیان لە واقع تاقیب کردە، شتێک هاتەتە بەرۆ کە ئەویش ئەوەیە کە دوو وڵات هەن لە دنیا، ئەم دوو وڵاتە ساحبانی گەورەی ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی، یەکەمیان چینە، دووهەمیان ژاپۆنە. لە ماوەی ئەم 10 ڕۆژی ڕابردووە ئەم دوو وڵاتە هەوڵیان داوەکە ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی تا ئەو جێگەی کە بۆیان ئیمکانی هەیە بیفرۆشن. بەنابەرئین وەختێکە هەم چین هەم ژاپۆن هاتوون ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکاییان فرۆشتووە، ئەو ڕۆکانی لە بازاڕی ئەوراقی قەرزەی بەهادارە، ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکاییەکی یەکجار زۆر وجودی هەیە، قیمەتەکەی هاتەتە خوار. وەختێ قیمەتی ئەوراقی قەرزەی بەهاداری دێتە خوارۆ، بەهرەی بانکیە کە بە ئەوراقی قەرزەی بەهادار تەعەلوقەگرێ ئەچێتە سەر. ئەمە نوکتەیەکی یەکجار زۆر ئەساسیە. ئەو بەهرەی کە بە ئەوراقی قەرزەی بەهادار تەعەلوقەگرێ لە هی ئەمریکاچ یەکجار زۆر چووەتە سەرکەوت. ئەگەر تمشای ئامار و ئەرقامەکەکەین، ئەو ڕۆکانێ ئەم بەهرە لە ئەمریکا چووەتە سەر 4%. ئەمە معنای ئەوەیە کە ئەگەر ئەوڕۆ دەوڵەتی ئەمریکا بی هەبێ ئەوراقی قەرزەی بەهادار بفرۆشێ، ئەبێ بەهرەیەکی زۆرتر لە 4% پەرداخت بکە. لە نەتیجە هەموو ئەمانە بە ڕۆشنی پیشانی ئەدەن بۆچی دولاری ئەمریکایی ئەرزشەکەی هاتەتە خوار. لەم ماوە ئەرزشی دولاری ئەمریکایی هاتەتە خوار. بۆچی؟ بە خاتری ئەوەی کە تەقازا بۆ ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی کەمی کردە. وەختێک کەمی کردە، تەئسیری کردە سەر ئەرزشی دولار هاتەتە خوار. بەنابەری ئەوەی کە ئێمە ئەوڕۆ لەگەڕی ڕووبەڕووین ئەوەیە کە ئیتر دولار پێناکەنێ. وەختێک کە دولار پێناکەنێ، معناکەی ئەوەیە کە گیر و گرفتێکی زۆر بۆ اقتصادی ئەمریکا دروست بووە. ئەمە واقعیەتێکە کە لەم 10 ڕۆژە قەوما. هەر بەم دەلیلەیشە کاتێکە کە ئەم وەزع هاتە بەرەوە، بلافاصلە وەزیری دارایی ئەمریکا و هەروەها وەزیری تجارەتی ئەمریکا پێکەوە چوونە لای ترامپ. پیان وتیان ئەگەر هەر ئێستا فکرێ نەکەیتۆ، ئێمە لە بازاڕی ئەوراقی قەرزەی بەهادارە تووشی قەیرانێکی یەکجار زۆر گەورە ئەبین و ئەمە ئەمریکان ناتوانێت لەگەڵیا هەڵس و کەوت بکە، بە خاتری چی؟ بە خاتری ئەوەی کە ئەتوانێت ئەمریکا یەکجار زۆر زەرمەند بکە. لە نەتیجە ترامپ هاتووتی من ئەم تعرفانە بەغەیرە وڵاتی چین بۆ ماوەی 3 مانگ ڕای ئەگرم. دلیلی ئەوەی کە ترامپ تسمیمی کرد ئەم تعرفانە بۆ ماوەی 3 مانگ ڕابگرێ، هاتنە خوارەوەی ئەرزشی دولاری ئەمریکایی بە ئیزافەی چوونە سەرەوەی بەهرەیە کە بە ئەوراقی قەرزەی بەهاداری ئەمریکایی تەعەلوقەگرێ. ئەم دلیلە بۆ هۆی ئەوەی کە ئەم وەزعیەتە بێتە بەرەوە. بەنابەری قسەکەم ئابەمە تەواوەکەم کە ئەکرێت لە سەتحی جەهانیە ئەو ڕۆکانێ
لە مەقابڵی ئەم وەزعە لەبارە کە ترامپ دروستی کردە وڵاتانی دنیا بوێسن. ئەم 10 ڕۆژە پیشانیدا کە ئەم ئیمکانە هەیە ئەگەر پێکەوە فعالیەتێکی هەماهەنگ بکەن ئەتوانن بەر بەم وەزعە لەبارەکە هاتەتە پێش بگرن. بڵێ ئەلبەتە هەر بەو قسانەیەوە شتێکی کەش ئیزافە بکەم کە ترامپ کولەن ئەو تعرفانەی لەسەر وەسایلی ئێلکترۆنیکی وەکو تەلەفۆن و بڕێک لەو شتانە لابرد کەوە چینیشت سەغواڵی لەکرد حتمەنەوە بۆ خۆشتان ئاگادار. بەڵام کاک معتەسەم مەسەلەکە ئێمە جارێت هەر خەریکین باسی دەوڵەت و وەزعیەتی سەرمایەداری و سەرمایەدارەکان و قازانج و ئەوراقی بەهادار و ئالەوانەکەین. وەزعی خەڵک چی لێدێت هەر لەو ماوەی دەڕۆژاوایەوە بۆ خۆتان ئاماژەتان پێ کرد لە وڵاتی ئەمریکا هەر لە واشنگتۆن تەظاهوراتێکی 100,000 نەفەری بەڕێوە چووە، لە زۆربەی شارەکانی تریش تەبعەن بەڕێوە چووە. خەڵک زۆر نیگەرانن، ینی نیگەرانن لەوەی کە ئەگەر هەروانەی وا ڕئیشیان داوە بە ترامپ نیگەرانی ئەوەن کە ئەمە کێشەیان بۆ دروستکە لەباری ئابوووریەوە ئەو جۆرەی وە ترامپ بۆ خۆی پێی وا بوو یەکەم شت ئەمریکایە و ئالەوانە بەعکس دەربێت. وەزعی خەڵک لەم بابەتەوە چۆنە بێ وەڵڵا ئەمریکا جا دوایش لە ئاسی دنیا ئایا واقعەن ئەمە کێشەی کۆمەڵایەتی دروست ناکات، خەڵک فەقیرتر نابن، وەزعیەتەکە خراپتر نابێت؟ ئەو لەو بابەتەشەوە گەرەکرێ. ڕاستکەتان گەرەکە شتێکە کە ئەتوانین زۆر بە ڕاشکاوی قسەی لەسەر بکەین ئەویشەوەیە کە بە دەرەجەیەکی یەکجار زۆر نائیتمینانیەکی زۆر تایبەت هاتەتە بەر. ئەم نائیتمینانیە بە تایبەت ئەگەر تۆ بیت لەباری ئابووری و تمشایەکەی ئەوەڵین تەسیرەکەی ئەوەیە کە لەوانەیە زۆر شرکەت هەدەفەکەیان ئەوە بێت کە لا بەرنامەکەیان ئەوە بوو بێت کە سەرمایە گوزاری بکەن بەهۆی ئەم وەزعیەتە هاتەتە بەرۆ هەموویان سەرمایە گوزاریەکانیان وەستانوە. یعنی ئەو دەواقع خۆشببینیە کە ئەوان ئەتوانن سەرمایە گوزاری بکەن دواترەکەشی ئەتوانن لە تەریقی ئەم سەرمایە گوزاری و قازانج بکەن، ئەم خۆشببینیە ڕاستەکەتان کەرەکە بە تۆری کولی لە بین چوو. بەنابەرئین ئەلعانەکە زۆر لە شرکەتەکان کە پێشبینیان ئەکرد کە بتوانن حتا ئەو ئەندازەی کە ئەوڕۆ تەولید دەکەن هەر ئەو ئەندازەش کەماکان تەولید بکەن، ئەلعان تووشی مشکل بوون بە خاتریی ئەوەی کە نازانن واقعا 3 مانگی دیکە چی پێشی، نازانن وەختێکە کە ئەم ماوەی کە ترامپ دایناوە وتێتی 3 مانگ مەسەرەن بۆ نمونە، ئایا ئەم تعرفە گومرکیانە سەر لەوێ دەست پێ کاتۆ؟ ئەگەر دەست پێ بکاتۆ تەسیراتەکەی لەسەر تەولیدەکەی ئەوان چی؟ ئەمە ئەم نکتەی کە ئشارەم پێکرد معناکەی چییە؟ معناکەی ئەوەیە کە سەرمایە گوزاری یا ئەمریکا لە ئینگلیسیا پێوترێ ئینڤستمنت، ئەمە تووشی کێشەی گەورە بوو. وەختێکە لە ئابووریە سەرمایە گوزاری تووشی کێشا بێ، بێگومان تاسیرە کاتە سەر مەسەلەی بێکاری ئەباتە سەر. ئەمەی کە خەڵکی نیگەران کردە ئەویش ئەوەیە کە ئایا لە داهاتووە بێکاریەکی زۆرتر بە وجود دێ یانە. ئەوەی کە ئەگەر وەزعەکە ئادەم پا بڕوە بە نەزەر ئەگا ئێمە وردەوردە خەریکین بەرەو قەیرانێکی ئابووری لە سەتحی جەهانیە ئەڕۆین. ئەگەر ئەم قەیرانە بێتە بەرەو کە بە پێی ئەو لەواقع پێشبینیانەی کە کراوە، دانێرن پێشبینیانە پێشبینی بانکێکی گەورەی ئەمریکاییە بە ناوی گۆڵدمەن ساکس ئێژێ ئیمکانی ئەوەی کە ڕکودی اقتصادی لە ئەمریکا بێتە بەرۆ زۆرتر لە 60%. ئەم بیرروبۆچوونەی گۆڵدمەن ساکسە ئەمە خۆی لە بازاڕە زۆر تایبەت وەرگیراوە.
گۆڵدمن ساکس یەکێ لە گەورەترین بانکهای ئینڤستمنتی دنیایە. وەختێک ئەم بانکە بێ قسەیەکی وا بکە معناکەی ئەوەیە کە بازاڕ زۆر نیگەرانە. ئەم نیگەرانیە لەلایەکی ترۆ لە خودی وڵاتی ئەمریکا زۆر گەورەترە. بە خاتری چی؟ بە خاتری ئەوەی کە ترامپ تیمێکی بە سەرکردەیی ئیلان ماسک تەرخان کردە کە تعدادی ئەو کەسانی کە کارەکەن بۆ دەوڵەتی فیدراڵی ئەمریکا کەم و کەمترۆ بکات. تعدادی ئەو کەسانی کە کارەکەن بۆ دەوڵەتی فیدراڵی ئەمریکا قسە لەسەر 3 ملیۆن نەفەرە. ئەم ئیلان ماسکە ئیدعای ئەوەکە بەپێی ئەو بەرنامانەی کە ئەو داینەها و ئەو تعداد لە خەڵکەی کە بێکاری کردووە لەو ڕۆژەوە کە دەوڵەتی ترامپ هاتێتە سەرکار تاکو ئێستا توانیویەتی هەرچی هەفتەیە 1 میلیارد دلار بگەڕێنێتەوە بۆ خەزانەی دەوڵەتی ئەمریکا. و ئەو پی وایە کە ئەگەر ئەمە ئیدامە پیا بکە لە ماوەی ساڵێکە ئەو ئەتوانێ 2 تریلیۆن دلار پول بگەڕێنێتەوە بۆ خەزانەی دەوڵەتی ئەمریکا. ئەمە معنای چییە؟ معنای بێکارکردنی تعدادێکی یەکجار زۆری ئەو کەسانن کە کارەکەن بۆ دەوڵەتی فیدراڵی ئەمریکا. ئەمە لە ئەمریکا وەزعیەتێکی زۆر نالەباری بەوجود هێناوە. جیا لەمانە هەروەکو ئیشارەم پێکرد لە بازاری کاری ئەمریکا ئەلعانەکە بێکاری زۆر بووە بەپێی ئاخرین ئامارێکە کە هاتەتە پێش. ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ئێوە خۆشتان شارەتان پێکرد مەجموعەیەکی زۆری ناڕەزایەتی لە ئەمریکا دروست بووە. بەنابەرئین ئەو شتانی کە ئەلعانەکە هاتەتە پێشۆ بە ئێمە ئێژێت کە وەزعیەتەکە بەرەو خراپی خەریکە ئەڕوە. ئەم وەزعیەتەش بەرەو خراپی بڕوا لە پێشترا ئیشارەمان پێکرد وەزنی ئیقتصادی ئەمریکا وەزنێکی گەورەیە. هەر اتفاقێک لە ئەمریکا بکەوێ ئەتوانێت تەسیری گوندەی ببێ لەسەر باقی شوێنەکانی تر. بەنابەرئین لە مەجموعە ئەتوانم بێژم کە وەزعیەتی ئابووری داهاتووی دنیا لە مەترسیەیە. ئەمە من پێم وایە دروست. بەڵێ دوایین پرسیارم پێتان وایە وەزعەکە بەرەو کوێچی؟ ئایا بەپێی ئەو تەڵعانە ئەوەی وە بۆ خۆشتان ئاماژتان پێکرد دەوڵەتی ئەمریکا 3 مانگی پاس داوە بە ئەو تاریفانە وا قەولوا بوو لەسەر ئەوروپا بێت بڕێکیشی دابردووە. پێتان وایە وەزعەکە چی لێدە؟ لە لایەکی تریشەوە بۆ مەسەلەی ئێرانە کە تەبعاً بەحسێکی سیاسیە شایە بەربوود بە بەحسی ئەو ڕۆمان نەبێت، بەڵام ئایا خودی ئەوەیش ئێوێ بەنەوەی زەهنیەتی خەڵک بەلایەکی ترا ببە ئەگەر تووشی کێشەیەک بن لەگەڵ ئێرانە بەنەوەیەک چاوەکان بباتە سەر شوێنێکی تر و ئەو وەزیەتەی وایستا لەباری ئابووری و هاتەتە پێشەوە تا ئەندازەیە کەمتر بکەوێتە بەرچاو. پێتان وایە ئایا ئەوە بۆ شێوە چێتە پێشەوە یاکو وردە ترامپ لە هەروە لە دەوری پێشووی سەرۆکاماریشە هەروای کردی تەفلۆشتی وت و دوای وردەوە دەپاشکشەی کرد. پێتان وایە بە شێوەیە چێتە پێشەوە؟ ئەرز بکەم ئەو شتێک کە ئیمکانەن لە داهاتووە بێتە بەرۆ بەڕاستی بەستگی هەیە بە دووشت. یەکەم ئەوەیە کە بەربەرەکانتی لەگەڵ ترامپا لەناو داخلی ئەمریکا چەندێک ئەتوانێت بە شێوەیەکی لەواقع گشتی بچێتە پێش. ئەمە پێویستی هەیە بە هاوکاریەکی زۆرتر لەلایەن ئەو کەسانەوە کە ئەو ڕووکانێ دژی سیاستەکانی دەوڵەتی ترامپن لە ناو داخلی ئەمریکا. من پێم وابێ ئەمە پێویستی بە نوعێ هەماهەنگی تایبەت هەیە. من نازانم ئەم هەماهەنگی تایبەتە ئەتوانێ حزبی دموکراتی ئەمریکا مەسەلەن ئەم هەماهەنگیە بە وجود بێرێ، بەڵام ئەم ناڕەزایەتیە گەورە لە هەموو لایەک و ئەو ڕووکانێ لە ئەمریکا هاتێتە پێش. ئەگەر ئەمە بتوانێت هەماهەنگ بکرێ ئەتوانێت بێ بە لەواقع شتێکی تایبەت لە دژی ئەم سیاستانی کە ترامپ ئەوێ لە ناو داخلی ئەمریکا بیباتە پێش.
ئەمە نکتەیەکی تر ئەوەیە کە لە خارج لە ئەمریکا بازم ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەم وڵاتانەی کە ئەو ڕۆکانە لە بەقاوەڵی ئەم سیاستانە قەراریان گرتە چۆن هەماهەنگ پێکەوەکان بکەن. من پێم وا بێ نەقشی ئوروپا نەقشێکی گەورەیە، نەقشێکی مهمە. ئوروپا بەڕاستی مەجموعە شتی هەیە کە ئەگەر ئەمانە بە شێوەی دروست استفادەی لێ بکرێ ئەتوانێت هەماهەنگیەکی باش لەگەڵ وڵاتانێکی تری وەکو چین، وەکو وڵاتانی خاوەری دوور بە وجود بێنێت کە ئەمانە ئەتوانێت لە مەقابڵی ئەم سیاستانی دەوڵەتی ئەمریکا زۆر باش کار بکە و لە واقع ئەم سیاستانە بەرپەرچ بداتەوە. بەڵام احتیاجی بە هەماهەنگی هەیە. بە نەزەرەگا مەجموعەیە هەماهەنگی بەڕێگۆیە، بەڵام چنێک ئەم هەماهەنگیانە ئەتوانێت بێ بە شتێکی ئەمەڵی، ئەمە جێی پرسیارە، بەڵام ئەگەر ئەمە بکرێ بە بڕوای من شتێکی باشە. ئەمە خاڵێکی ترکە جێگایەتی شاری پێ بکرێ بەڕاستی ئەوش ئەوەیە کە موقعیەتی دەوڵەتی ئەمریکا لە سەتحی جەهانیە موقعیەتەکە یەکجار زۆر خراپ بووە. ئەو ئەعتمادی کە پێشتر بە دەوڵەتی ئەمریکا ئەکرێ، ئەو ئەعتمادە لە تمەی یەکجار زۆری خواردە. ئەو ڕۆکانی وڵاتانی جۆر بە جۆر ئیتر ئەو متمانەی کە بە دەوڵەتی ئەمریکایان نەکرد، ئەو ئەتمینانە زۆر کەم بووە. جا ئەمە بە نەزەری من لەلایەک و شتێکی باشە، بە خاترێکی کە بەڕاستی ئەتوانێت لە مەقابڵی ترامپ و سیاستەکانی ترامپە پێ بە شتێکی باش، بەڵام خەتەرێکیش دروستەکە، ئەویش ئەوەیە کە ئیمکانی ئەوەی کە دەوڵەتی ترامپ هەوڵ بدا لە شتایەکی تر ئیستفادە بکە بۆ ئەوەی خۆشیان شارەتان پێکرد، ئەسهانی عمومی بیر و بۆچوونی خەڵک لە سەرکی جەهانیە ببا بۆ لای شتێکە کە لەم بیر و بۆچوونی کە ئەو ڕۆکانە خەریکە لە سەرکی جەهانیە لە مەقابڵی ئەمریکا شکڵەکرێ، لەمە جیا بکاتەوە بیخاتە سەر شتێکی تر. لەوانە بەرنزەری من ئەتوانێت شەڕێک بێت لە خاوەرمیانە، ئەتوانێت شەڕێک بێت لە خاوەرمیانە لە بینی ئێران و ئیسرائیلە بە حەمایەتی ئەمریکاش. ئەمە من بە دووری نازانم کە لە سیاسەتا ئەمە هەمیشە بووە لەم جۆرە شتانە ئیستفادە کراوە کە لە واقع تۆ بتوانین وەزعەکە لە بیر و بۆچوونێک و بیگۆڕی بۆ بیر و بۆچوونێکی تر. ئەم خەتەرە ڕاستەکان کە بە نەزەری من خەتەرێکی جددیە. سیاسەتهای تا ئێستای دەوڵەتی ترامپ سیاسەتهایەکی سەرکەوتوانە نەبووە. ئەو ئیدعای کرد کە شەڕی ئوکراین بە زوودی تەواوەکە، ئەمە وانییە، ئەم وانە هاتە بەر نەتنەخرا نەیتوانیوە شەڕەکە زوو تەواو بکە. بە نەزەر ئەگا لە رابطە لەگەڵ شەڕی ئوکراینیشە مشکڵاتی یەکجار زۆرە. ئێستا نۆرەی ئێرانە لە رابطە لەگەڵ ئێرانە چۆن هەڵسوو کەوتەکە بەڕاستی کەس ناتوانێت پێشبینیی دەقیق بکە، بەڵام ئیمکانی ئەوەی کە لەمە ئیستفادە بکە بۆ شتی تر بە نەزەری من هەیە. بەڵێ، زۆر سپاس بەڕێز دکتۆر سەمی تارسایی، پشتوەڕی ئابووری بۆ بەژاریتان لەو بەرنامەیە. تەبعەن بەحسەکە بەحسێکی زۆر قوڵەوە ئەکرێ بەرنامەهای زۆریشی لەسەر دابنرێت، بەڵام بەهۆیەوە کاتی بەرنامەیەمە بەرتەسکە هیواداری بتوانین لە کاتێکی ترە و ئەو ئاڵوو گۆڕانەیش هەر لە ئارادایە و نازانین چی لێ دێت بتوانین چاومان چاوپێکەوتنی ترمان ببێ. زۆر سپاس بۆ بەژاریتان لەو بەرنامەیە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی جارەی دیالۆگ. هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.